سيقا مغازي منها. الو غازي نشي كنا غازي نبغود برو كنا غازي نبغود رجع غازي يا تسرك مماتي غازي بمنيا تدم بري خرابت للدم غازي تدم برمت الخان غازي كنا برو رجع غازي. والله بچن $350 هر هیچ نیو کی پاره لا بس عادي بڵێ ئەی ئەوەی تریان ئەو پێنسەیەمان تەواو دوان داواکەین لە پێنسەیەەکە تۆ مەسجێکی بۆ بکە تۆش سپیەکەی بێ بە سپی باش دايا دا أرلم لا يفالي سعدي قادر صالح محمد علي ساري 2025 بۆ دەرچووە دەمانەوێت پەیوەندی بە سعدی قادر ساڵح محەممەدەوە بکەین لەوانەیە لە خۆشیان باڵ بگرێ و بەم هەواڵە زۆر دڵی خۆش بێ. بەداخەوە دیارە کاک سعدی ژمارەکەی داخراوە بازارش تریش هەڵ بدەینەوە. بەداخەوە داخراوە بەڵام ئازیزان ئێمە لەم لایڤە کۆڵ نادەین. ژمارەی یەکەمی داخرابوو با بۆ ژمارەی دووەمی کاک سعدی بکەین. چونکە وەکو بەڵێنمان پێدا بوون کە دەبێ بەڕاستە و خۆی بۆ جواب نادیتەوە کاکە قەت ئاگەی دووجێش والله کاکە ئەوە تا تەلەفۆنیان کردووە بێنە دا تۆ بێنە کوڕە بێنە کاکە بێنە بۆ من کوڕم سارە بۆ من سارەمانە کەس نەچێ زایۆش گوێتان لێ الو باشی کاکە بەڵێ کاکە سارەمانوە دەرچووە زەناوتان کێن من ژنی سعدیم ئێهین براژنی ژمبرای سعدیم کوڕە کاکە غەڵەتە شت نەدەن بە کەس کاکە بۆ ئێمە دەرچۆسە ئێمە دەین خواحافیز با بڕێن خێراکەن با بڕێن کاکەوە ئەڕۆن سارەکە وەرەگرن ئەوە هەسە بۆ دەست